يا حامل القرآن قد خصك الرحمن بالفضل والتيجان والروح والريحان يا حامل القرآن. بەناوی خوای بەخشندەی میهرەبان. سوپاس بۆ خوای جیهانیان و درود و سڵاو بۆ سەرگەورەی پەیامبەران محەممەد و خانەوادەکەی و یارانی بەتێکڕا. ئازیزانی بینەر و بیسەری بەرنامەی قورئان خوێنانی نەوجەوان، سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێ و بەخێر بن بۆ دیدارێکی نوێی ئەم بەرنامە جیاوازە، بەرنامەی قورئان خوێنانی نەوجەوان، ئەو بەرنامەی کە لە میانەیەوە تیشک دەخەینە سەر ئەو کەسانی کە قورئانی پیرۆزیان لەبەر کردووە و تەمەنیان کەمتر بووە لە 15 ساڵ. ئەمڕۆ بەویستی خوای گەورە میوانێکی جیاوازمان هەیە. بەنان مەحموود دەباس. بەخێر بێی بەنان خان. بەخێر بێ. حاڵت چۆنە؟ سپاس بۆ خوا. بەنان ئێستا تەمەنت چەندە؟ 13 ساڵم. 13 ساڵ. باشە. بەنان بە سەرەتا دەست پێ بکەین پرسیار لێ بکەم. بەنان لە چ تەمەنێکەوە قورئانی پیرۆزت لەبەر کرد؟ تەمەنم 4 ساڵان بوو. لە 4 ساڵیەوە دەست بە لەبەرکردنی قورئانی پیرۆز کرد. چۆن قورئان لەبەر کرد لە 4 ساڵی؟ واتە مامۆستایەکت هەبوو یان لە باخچەوە؟ لە باخچە من جوزئی ئەمۆ تەبارکم لەبەر کرد. جوانەواتە تۆ لەوێدا 2 جوزئن لەبەر کرد. تۆ لە کام باخچە بووی؟ ناوی چی بوو؟ هەر لە ناوەندەکە بوو. هەر ناوەندەکە خۆی بوو؟ کام ناوەند؟ ناوەندی تەقوا. ناوەندی تەقوا کە یەکێکە لە ناوەندەکانی کۆمەڵەی پارێزەرانی قورئان. و کۆمەڵەی پارێزەرانی قورئان گرنگیتان پێ دەدەن بە لەبەرکردنتان، وایە؟ باشە. لە جوزئی یەکەم کە لەبەر کرد، جوزئی عەممە، هەموویت بە شێوازی گوێگرتن لەبەر کرد یاخود کەمێک دەتزانی بخوێنیتەوە؟ من تەنها گوێگرتنم دەکرد. گوێت دەگرت. لەبیرتە گوێت لە چ قارەیەک دەگرت یان تەنها گوێت لە مامۆستا دەگرت؟ نا، گوێم لە مامۆستاکەم دەگرت. لە مامۆستا. کێ هانی دایت بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز کە 4 ساڵان بووی؟ دایک و باوکم. دایک و باوکت. ئەوان پێیان خۆش بوو کە تۆ ببیتە حافزی قورئانی پیرۆز؟ باشە. دوای ئەوەی کە تۆ چوویتە پۆلی یەکەمەوە و تۆ 2 جوزئی لەبەر بوو، چۆن لەبەرکردنت تەواو کرد؟ چوومە ناو پرۆژەیەکە بە ناوی پرۆژەی شەفیع. جوانە. کە بە 4 ساڵ قورئانمان لەبەر دەکرد. جوانە. من بە 3 ساڵ و نیو تەواو کرد. ماوەی ساڵ و نیوێک. لە چ تەمەنێکەوە دەست پێ کرد؟ تەمەن چەند بوو؟ 6 ساڵ یان 7 لە پرۆژەی شەفیع؟ 7 ساڵ. 7 ساڵ بیوە بە نزیکی تا 10 ساڵان تەواوت کرد؟ من دەڕۆشتم بە پۆلی 7. جوانە. لە ئەم 3 ساڵەدا کە قورئانی پیرۆزت لەبەر کرد و تۆ قوتابی بووی لە قوتابخانە، ئایا کاریگەری لەسەر خوێندنت هەبوواتە ماندووت کا لە خوێندن نەچی تەوانەکانت دیان پێچەوانە بوو؟ نا، من بە پێچەوانە نمری باش منە بەهۆی لەبەرکردنی قورئانە. واتە من خوێندنم دەکرد دوایی لەبەرکردن. تۆ یاریشت دەکرد، وایە؟ واتە کاتی یاریشت هەبوو، کاتی لەبەرکردنیشت هەبوو و کاتیش هەبوو بۆ خوێندن. ئەمە چۆن بوو؟ چکە مناڵی وا هەیە کەوا یاری دەکا و دواتر خوێندن کات تەواو دەبێ. پێم بڵێ تۆ چۆن بووی؟ ئایا تۆ چۆن کاتت ڕێکە خست؟ واتە بۆ وێنە چ کات ژمێرەك لە قوتابخانە دەگەڕێتەوە؟ 1.5. باشە. بۆم باسکە تۆ چۆن کاتەکەت دابەش کرد؟ من لە قوتابخانە داهاتمەوە نوێژم دەکرد. دوای ئەوەش کە پشوویەکم دەدا ئەوە دەڕۆشتم و ئەرکەکانی سەر شارم جێبەجێ دەکرد. جوانە. دوای ئەوە دەم خوێندەوە، ئەوەی لەسەرم بوو لەبەرم دەکرد. دوای دەڕۆشتم یاریم دەکرد. جوانە. بە نزیکی ڕۆژانە چەندێک لەبەرە کرد؟ هەر کە چوومە پرۆژەی شەفیعەوە چارەکی جوزئم لەبەر دەکرد. بە هەفتەیەک چارەکە جوز؟ باشە. ئەگەر لەبیرت بێ تۆ چۆن لەبەرت دەکرد؟ ئایا دەتخوێندەوە یان گوێت دەگرت؟ چونکە ئێستا تۆ دەخوێنیتەوە، وایە؟ چۆن دەتخوێندەوە؟ ڕۆژێک دەمخوێند و ڕۆژێک گوێم دەگرت. گوێت دەگرت. چەند جار گوێت دەگرت؟ ئێستا گەر بڵێن لاپەڕەیەکت لە بەردەمدا بۆ وێنە و دەتەوێت لەبەری بکەی، وایە؟ چۆن بوو و چ ڕێگایەکت دەگرتە بەر بۆ لەبەرکردن؟ من بەسەریەکەوە لەبەرم دەکرد. واتە چۆن؟ واتە ئاەتێکم لەبەر دەکرد، پاشان ئاەتی دواتر، دوای دووبارەم دەکردنەوە. جا تۆ بۆ ئاەتێک چەندی کات پێویست بوو؟ واتە ئێستا بینەر و بیسەری بەرنامەکە دەیانەوێت سوود لەم ئەزمونە وەربگرن، ئەزمموی بەنان. چۆن ئاەتەکە لەبەر ئەکرد؟ ئێستا ئەو قورئانەکەی بەدەستەوە گرتۆ دەوێت لاسای بەنان بکاتەوە. چەند جار دەتخوێندەوە؟ چۆن دەتخوێندەوە؟ ڕێگاکەتم پێ بڵێ. بەڵێ. دەمخوێندەوە بەلایەنی کەم 5 جار. 5 جار لەسەر قورئان دەتخوێندەوە؟ بەڵێ. دوای بەلەبەر 5 جار دەموچەوە. لەوانەیە ئەو کەس ئێستا نەوێ بیخوێنێتەوە چی بکە؟ بەگوێگرتن. ئەوەی
گوێ لە قورئان بگرن. گوێ لە قارئ بگرێ، ئەویش 5 جار گوێ بگرێ، و دوای ئەوە لەبەری دەکات. باشە، چەند کاتت پێویست بوو؟ لاپەڕەیەک، کاتژمێرێک، 2 یان 3 یان 4 چەندی دەویست؟ چەند؟ نزیکەی کاتژمێرە، یەک کاتژمێر. کاتژمێرێکی پێویست، کەواتە تۆ یەک کاتژمێرە پێویست بوو بۆ لاپەڕەیەک کە پێویست بوو لەسەرت، و دەڕۆشتی یاریشت دەکرد، وایە؟ باشە. بە 3 ساڵ کە تۆ بووی بە حافزی قورئانی پیرۆز، دەست پێ کرد بە نزیکی بە لاپەڕەیەک یان نیو لاپەڕە لە ڕۆژێکدا، واتە لە خۆنەغی کۆتایی لە ساڵانی کۆتایی هەریەک لاپەڕە لەبەردەکرد یاخود توانە زیادی کرد؟ چەند لەبەردەکرد؟ من هەندێک ڕۆژ 2 چارەکم زیاد دەکرد، دوایی هەندێک ڕۆژ بە هەفتەیەک 2 چارەک. جوانە؟ دەڕۆشتم و شەمان دەموتە. باشە، ئێستا تۆ لەم تەمەنەدای، واتە بە دڵنیاییەوە کوڕان و کچانێک لەگەڵت بوون لە قوتابخانە. دەکرێت ناڕەحەتی گەلێکت بینی بێت لە کاتی لەبەرکردن، دەکرێت منداڵەکان وتبێتیان بۆچی لەبەردەکەی، بۆ خۆت یاری بکە، تەماشای تەلەڤیزیۆن بکە، شتی وا هەبووە؟ واتە بۆ نمونە کاتێک هاوڕەکانم کۆبوونا و من پێم دەوتن لەبەری دەکەم و دوایی پێکەوە دین. جوان، من بەم شێوەیە بێزار دەبوو. لە سەرەتا بێزار دەبووی، ئەی دوایی ئاسایی بوو وازانێ ناکە قورئان لەبەر بکەم. جاری وایە باوکان و دایکان فشار دەخەنە سەر مناڵەکانیان کە لەبەر ناکەن، لەوانەیە مناڵەکانیش بەمە تووشی سەغڵەتی ببن. ئەگەر ئێستا باسیەوە بکەین لەسەر بابەتی بێزاربوون و ماندووبوون، دوای 3 ساڵ و نیو، ئێستا تۆ تەمەنت چەندە؟ 13 ساڵ. 13 ساڵیت، واتە تۆ بە نزیکی 2 ساڵ بەسەردا تێپەڕی کە قورئانی پیرۆز لەبەر کرد. ئێستا تۆ ئەو ڕۆژانت بەبیر دێتەوە کە باوک و دایکت فشاریان دەخسە سەر تۆ کە لەبەرکەی وە بێزار دەبووی. ئایا ماندووبوون ماوە؟ ماندوێتی نەماوە، وایە؟ هەز دەکەی کە بەڕاستی باوک و دایکت لەسەر حەق بوون وەستەمیان لێ نەکردووی؟ نا، ئەوە ڕاست بوون. ئێستا ئەگەر تۆ پرسیارن لێ دەکەی بە منداڵانیش دەڵێیکەوە قورئان لەبەرکەن؟ ئینشاءڵڵا. لەبەرکردنت بە جوان خوێندنەوە بوو، وایە؟ و تۆ بە جوانی دەخوێنیتەوە. تەواو؟ کەمێک گوێ بیست بین، چەند ئاەتێک ڕاتچیە بۆمان بخوێنەوە، فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. طه ما أنزلنا عليك القرآن لتشقى إلا تذكرة لمن يخشى تنزيلا ممن خلق الأرض والسماوات العلى الرحمن على العرش استوى له ما في السماوات وما في الأرض وما بينهما وما تحت الثرى وإن تجهر في القول فإنه يعلم السر وأخفى الله لا إله إلا هو له الأسماء الحسنى وهل أتاك حديث موسى. بەرەکەت دەربی ماشەڵا لەبێ، خوێندنەوەکەت بە جوانیە. تۆ چۆن جوان خوێندنەوە فێر بوویت؟ چونکە تۆ هەر خۆت بۆ خۆت دەتخوێندەوە، وایە؟ دەچوویتە لای مامۆستا کێ جوان خوێندنەوەی فێر کردی؟ چونکە جاری وا هەیە منداڵان لەوانەیە لەبەر بکەن بەڵام هەڵەیان زۆرە. مامۆستاکەمان یاساکانی پێدەوتین. چۆن بوو؟ واتە لاپەڕەکانی فێر دەکردن بۆ نا، ئێمە گوێمان دەگرت بەڵام کچەکان پێیان دەوتین یاساکان چۆنە، بە جوانی یاساکانمان دووبارە دەکردەوە. باشە، بە هەمان شێوە باسی ڕێگاکەی مامۆستان بۆ بکە، شێوازەکەی لەگەڵت، شێوازی خۆشەویستکردن، شێوازی چۆن هەڵی بۆ ڕاست دەکردیتەوە، بە توندی، بە نەرمی؟ نا، بە نەرمونیانی بوو، و بۆ ئەوەی لەبەرکردنی قورئانمان خۆش بوێت ڕۆژی وا هەبوو کە دەیبردین بۆ چێشتخانە و شتیوە. چێشتخانە؟ ها، چی لێ بوو؟ چی داوا کرد؟ شاورما. حەزی لە شاورما بوو؟ باشە، ئینشاڵڵا ئەمڕۆ شاورما خۆین. باشە، بۆمان باس کە بە هەمان شێوە کاتێ مامۆستاکە گوێ لێ دەگرتی یان پێ لەبەردەکردی، جاری وایە مامۆستا کەمێ توندە، واتە جاری وا هەیە، وایە؟ بۆ جار بە ناڕەحەتی مامەڵە دەکرد. تۆ چۆن مامەڵەت دەکرد کاتێک کە مامۆستاکەت کەمێک تووڕە بووە یاخود بێزار بووە لەبەری ئەرکەکە جێبەجێ نەکردووە، چیت دەکرد؟ من لەگەڵی بەردەوام دەبووم، ڕۆژی وا بوو لە ناوەند تاقیکردنەوەی قورئانمان هەبوو، ئێمە هەر لە ناوەندەکە دەماینەوە، دوای ئەرکەکانمان دەڕۆشتینەوە. جوانە، تۆ پێت نەوتی ناوی مامۆستاکە چی بوو؟ مامۆستاکەت حەنان دەباس. حەنان دەباس؟ کچی پورم بوو. ئەو کچی پورت بوو. باشە، کەواتە ئێوە وەک خێزانی باسی خێزانەکەتم بۆ بکات. چەند برا خوشکن؟ من خۆم 3 خوشکم هەیە
و 2 برا و دایک و باوکم. و هەموو کوڕ و کچەکانیشتان حافظی قورئانن؟ هەموو کچەکان قورئانمان لەبەرە و کوڕەکانیش. یەکێکیان 7 ساڵە 7 جوزئی لەبەرە، یەکێکیان تەمەنی 5 ساڵە 2 جوزئی لەبەرە. جوانە. لە بەرکردنی قورئانی پیرۆز واتە چ کاریگەریەکی لەسەر ژیانت هەبووە؟ با یەکەم شێت باسی ئەوە بکەین کە مامەڵەت لەگەڵ کەسانی تر، لەگەڵ هاوڕەکانت و کۆمەلگای دەوروبەرت مامەڵەت چۆنی بوو؟ بەڕاستی مامەڵەم لە پێشترم جوانتر بوو کە قورئانم لەبەر کرد. لە دوای قورئان لەبەرکردن گوێگرتن لە گۆرانی سەیری درامام نەدەکرد. جوانەوە تۆ کاتی خۆت دەقۆستەوە بۆ شتانێکی سوودبەخش و بەکەڵک کە دەکرێت زانستی بن، وایە؟ باشە، پەیوەندیت بە هاوڕەکانتەوە واتە وەک قوتابیەک یان وەک مناڵێکی تەمەندە ساڵان یان 11 ساڵان ئایا ڕۆڵی هەبوو؟ واتە قورئانی پیرۆز ڕۆڵی هەبوو؟ ئاەتێکت بیرهات بێتەوە هەر کاتێک کە تووشی گرفتێک بووبی یان چیرۆکێک لە چیرۆکەکانی قورئانی پیرۆزت بیرهات بێتەوە و سوودمەند بوو بێ بۆت لەم حاڵانەدا بۆ چارەسەری گرفتەکانیان؟ واتە هەندێک ڕۆژ. واتە شتیوە ڕوویداوە بۆ تۆ؟ باشە، ئەی لە خوێندن هەست بە سوودبەخشی کردووە؟ بەڵێ. چۆن؟ نمرەکانم بێگومان بەرز بوونە. کاتێ لەبەرکردن تەواو کرد توانایی تۆ چی بەسەر هات؟ واتە گەر بڵێن نمرەکان چۆن بوون و چۆنیان بەسەر هات، ڕێژەی زیادبوونەکەی چۆن بوو؟ واتە لە هەفتاکان بوو گەیشتە 90ەکان بۆ وێنە بە نزیکی؟ نا، مەبەستە تێکڕای نمرەکانم ئەها، لە سەرەتای 80ەوە بوو بە کۆتایی 80. ماشەڵڵا. باشە، ئەگەر ئێستا باسیەوە بکەین بەنان دوای لەبەرکردنی قورئانی پیرۆز ڕوانینی بۆ ژیان چۆنە بۆ وێنە کاتێک هەبووە کە تۆ خولیایی یاری و خافڵاندنت هەبووە و ئەمە شتێکی ئاسایی و ڕەوایە، کاتێک هەبووە کە حەزت لە یاری بۆ کە ئەمە ڕەوا و ئاساییە، هەز دەکەی کە ئەرکل لەسەر شانە چونکە بووی بە حافزی قورئانی پیرۆز؟ واتە چۆن؟ واتە مامەڵەت لەگەڵ خەڵکی هەز دەکەی کە تۆ پێویستە مامەڵەیەک نەکەی وەکو مامەڵەی خەڵکانی ئاسایی وابێ، وایە؟ بەڵێ. بۆمان باسکە. واتە من بۆ وێنە کە ئەوان گوێ لە گۆرانی دەگرن من گوێ ناگرم، دراما سەیرەکەن من سەیری ناکەم. جوانە. با ئێستا باسیەوە بکەین کە چیرۆک هەبووە کە خوێندوتەوە و ئاەت هەبووە کە لەبەرت کردووە، ئەو ئاەتانە کامانن کە زۆر دووبارەیەکەیتەوە خۆشت دەوێن؟ ئاەتەکانی سوورەی قەسەس، ئاەتەکانی سوورەتی قەسەس، چیرۆکی پەیامبەرمان موسا. بیخوێنمەوە؟ بەڵێ دەکرێت. واتە ئەو ئاەتانت کە لەبەر کردووە دەکرێت بیان خوێنیتەوە؟ باشە، با گوێبیستی بین. أعوذ بالله من الشيطان الرجيم وأوحينا إلى أم موسى أن أرضعيه فإذا خفت عليه فألقيه في اليم ولا تخافي ولا تحزني إنا رادوه إليك وجاعلوه من المرسلين فالتقطه آل فرعون ليكون لهم عدوا وحزنا إن فرعون وهامان وجنودهما كانوا خاطئين وقالت امرأة فرعون قرة عين لي ولك لا تقتلوه عسى أن ينفعنا أو نتخذه ولدا وهم لا يشعرون وأصبح فؤاد أم موسى فارغا إن كادت لتبدي به لولا أن ربطنا على قلبها لتكون من المؤمنين وقالت لأخته قصيه فبصرت به عن جنب وهم لا يشعرون. ماشەڵڵا لێبێ. باشە، بۆچی ئەم ئاەتانە و ئەم چیرۆکە سەرنجی تویان ڕاکێشە؟ لەبەر ئەوەی بەڕاستی باسی دایکی پەیامبەر موسا دەکات سەلامی خۆی لێبێت کە ئەو گوێڕایەڵی فەرمانی خوا بوو و کوڕەکەی فڕێدایە ناو دەریایەوە، فڕێدایە ناو ئاوە و ئەو لە ڕاستیدا دەیزانی کە ئەو هەستێکی زۆر ناڕەحەتیە بوو کە کوڕەکەی لە لای نەما. ئەمەش واتە پەیامێکمان دەداتێت کە هەندێک لە فەرمانەکان هەیە کە لەلایەن خی گەورەیان پەیامبەرمان درودی خۆی لەسەر بێ کە لەوانەیە لەلای هەندێک کەس وا گومان بەرن کە گوێڕایەڵیان قورسە بەڵام گوێڕایەڵیان چاکە و چاکەی تێدا، وایە؟ وایە. باشە، بەنان خان ئێمە باسی ئەم ئاەتانەمان کرد
بە هەمان شێوە ئاەت و چیرۆکی تر هەن کە تێپەڕیبن بەسەرتدا و هەمیشە لەبیرت بێ؟ چیرۆکی یارانی چاڵە ئاگرە. یارانی چاڵە ئاگرەکە. بۆچی واتە لەبەرچی ئەم چیرۆکە سەرنجی ڕاکێشای؟ لەبەر ئەوەی کە بەڵگەیە لەسەر ئەوان کە خۆڕاگر بوون لەسەر دینە. خۆڕاگری لەسەر دینەکان. جوانە. باشە ئێستا گەرباسی بەنان بکەین دوای ئەوەی قورآنی پیرۆزی بە تەواوی لەبەر کرد. 3 ساڵ بە تەواوی بە سەرتۆدا تێپەڕی بە هەموو شادی و ناخۆشیەکانیەوە. بەڵام ئێستا تۆ حافزی پەڕاوی پەروەردگاری. ئێستا جێگیرکردن و دەورکردنەوە. دەڵێن جێگیرکردن قورسرە لە لەبەرکردن. بەڵێ. خشتت هەیە بۆ جێگیرکردن و دەورکردنەوە؟ ئێمە ساڵێک دەبێت لە ناوەندەکەی خۆمان پێویستە هەر هەفتەیەک 3 جوز دەور بکەینەوە. 3 جوزە. چۆن دەور دەکەیتەوە؟ واتە شێوازەکەی چۆنە؟ بۆ دەورکردنەوە لە ماڵەوە دەوری دەکەمەوە لە ناوەندیش بۆیان دووبارە دەکەم. 3 جوزە بەجارێک دەخوێنیتەوە یان هەر جوزئێک بەتەنها؟ هەر جوزئەی بەتەنها. هەر جوزئێک بەتەنها. باشە. لەبەرکردنی چ سوورەتێک بەلاتەوە گران؟ لە چارەکی سوورەتی سافات. چارێکی سوورەتی سافات گران بوو لەسەرت؟ تا کاتژمێر 12 لەبەر. تا کاتژمێر 12 لەبەرت کرد. واتە چەند کاتژمێرت پێچوو؟ تا کاتی خەوتن. واتە 2 کاتژمێر. زیاتر لە 2 کاتژمێر. چارەک تا کاتێکی درەنگی شەو پێم وابێ لەو کاتێک کە هات ئەو چارەکە زۆری ویست. سبحان الله. بەڵام نەخەوتی تا لەبەرت کرد. واتە سوور بوویت لەسەری و هیمەتت هەبوو. بەڵێ. جوانە. باشە ئێمە باسێکمان کرد لە گرانترین ئاەت و سوورەتەکان. ئەگەر ئێستا بڵین لە قۆناغی دەورکردنەوەدا جارێوها بۆ سوورەتێک لەبیر چۆتەوە وایە؟ چیت کردووە؟ ئێستا پەیامێک وەردەگرین لە تۆ بۆ حافزەکان. واتە جاری وایە سوورەت هەیە کە بە تەواوی لەبیری دەکەی. چی دەکەی لەگەڵی؟ ئەگەر هەر لەبیرم چوو بێتەوە دووبارە لەبەری دەکەمەوە. دووبارە لەسرت. ئێمە لەوانەیە جاری وایە بڵین گرانە دووبارە لەبەری کەینە. ڕێگایەکت تاقی کردوتەوە یاخود هەمان ڕێگات بەکارهێناوە ئاەتەکەت خوێندوتەوە 5 جار دووبارەت کردوتەوە بەم شێوە گوێگرتنیش. جوانە. باشە ئەگەر بڵین ئاسانترین ڕێگا بۆ لەبەرکردنی قورئان چەند ڕێگات بۆ لەبەرکردنی قورئان تاقی کردەوە؟ ڕێگای زۆر بوو یان یەک ڕێگا؟ زیاتر لە ڕێگایەکم تاقی کردەوە. ڕێگایەک کە لە مامۆستا ئیبراهیم وەرگرت خوا لێی خۆش بێت. خوا لێی خۆش بێت. ڕێگای 1 جوز بوو بۆ ڕۆژێک لە مانگەکە تا لە 21 هەموویم دەور دەکرد. ئەمە بۆ دەورکردنەوە. بۆ دەورکردنەوە. بۆ لەبەرکردن. لەبەرکردن واتە هەندێک شێواز و ڕێگا هەبووە کە دەکرێت جۆراوجۆر بوون یان نوێ بوون دەکرێت نزیکترین ڕێگا بوون بۆ تۆ بەنان بۆ لەبەرکردن یارمەتیان داوی. من وەک باسم کرد بەسەرێکەوە لەبەرم دەکرد. بەسەرێکەوە تەنها ئەم ڕێگات گرتە بەر. باشە ئێستا باسی یادەوەرێ جوانەکانمان بۆ بکە یان ئەو هەڵوێستانی کە هەمیشە بەبیرت دێتەوە لە ڕێگای لەبەرکردنی قورئانی پیرۆز. قورئانم ختم کرد. ڕۆژێکمان هەبوو بە ناوی هیمەت کە لە 7 بەیانیەوە تا 6 ئێوارە بوو. لە 7 بەیانی بۆ 6 ئێوارە تەواو. لە کاتژمێر 8 بەیانیەوە دەستمان بە خوێندنەوەی قورئان کرد تا 6 ئێوارە. ختمی تەواو بوو؟ یەک لە دوای یەک بەلەبەر؟ ماشەڵڵا کێ گوێ لێ دەگرتی؟ یان ختمی بە کۆمەڵ بوو؟ تەنها مامۆستایەک گوێ لێ دەگرتم یاری دەدەر بوو لە ناوەند. جوانەوەتە قورئانت هەمووی ختم کرد لە هەمان ڕۆژدا لە 7 بەیانی بۆ 6 ئێوار؟ لە 8ەوە بۆ 4. لە 8ەوە بۆ 4 واتە نزیکەی 12 کاتژمێر ختمت کرد هەموو قورئان بەلەبەر. بەڵێ. جوانە. ئەگەر ئێستا باسی ئەوە بکەین بە هەمان شێوە هەندێک یادەوەریت هەبووە بەبیرت دێتەوە لەگەڵ خێزانەکەتدا لە کاتی لەبەرکردنی قورئانی پیرۆزدا واتە بۆ نمونە مناڵ هەبوون بێزاریان کردووی برا بچووکەکانت دەبوو. کامە بووە بۆمانی باس بکە. یادەوەری جوان هەبوو. ڕۆژێکیان تاقیکردنەوەی 5 جوزئم هەبوو لە 5 جوزە یەکەم بوو. جوانە. ئەمە لە چ پۆلێک بوو؟ تۆ لە پۆلی چەند بووی؟ من لە تەنها 5 جوزئم. 5 جوزە. جوانە. باشە با ئێستا بینە سەرەوەی کە کۆتا ڕۆژ کە لەبەرکردنت تێدا کرد کۆتاشت کە لە قورئانی پیرۆز لەبەرت کرد چی بوو؟ سوورەتی فوسیلەت. سوورەتی فوسیلەت کۆتا سوورەت بوو لەبەرت کرد. چەند کاتت پێچوو بۆ سوورەتی فوسیلەت؟ واتە بە نزیکی 2 ڕۆژم پێچوو کۆتا ڕۆژی لەبەرکردنم بوو. بە ڕۆژێک هەموو سوورەتی فوسیلەت لەبەر کرد؟ وا بوو. چ ڕۆژێک بوو؟ 14 مانگ. 14 مانگ شەممە دووشەممە بیرم نایە. باشە باسی ئێستەکانتم بۆ بکە کاتێک کۆتا ئاەتت لەبەر کرد و ختمت کرد. من خەمبار بووم و خۆشحاڵیش بوو.
خەمبار بوویت و خۆشحاڵ بوویت بۆچی؟ خەمبار بووم چونکە تەواو ئیتر قورئانم تەواو کردبوو. ئەها واتە حاڵ بووم بۆ تەواوکردنی. بەس ڕەنگە ماوەیەک تۆ ماندوو بووبی بە لەبەرکردنەوە، بەڵام ئێستا تۆ وا هەست دەکەی کە پێم خۆشە دووبارەی بکەمەوە. دووبارە لەبەرکەیتەوە و دڵخۆش بووی لەبەر ئەوەی کە تۆ خۆشحاڵ بووم چونکە تاجی ڕز لەسەری دایک و باوکم دادنە. جوانە جوانە. هەستەکان لە ماڵەوە چۆن بوو؟ بە هەمان چۆن بوو؟ شێوە خۆش بوو. ڕۆژتین واتە دوای ماوەیەک بۆ ناوەند. واتە ئەمە دیاری ناوەند بوو گەشتێکی عومرە بە بۆنەی لەبەرکردن بۆ قورئانی پیرۆز. باشە هەستەکانی هاوڕێکانت لە قوتابخانە ڕۆژی دواتر ئەوان دڵخۆش بوون بەو شێوەیە. جوانە. ئەی مامۆستاکان ئەوانیش شتێکی جیاوازە بوو کە ڕۆژی دواتر چووی بۆ قوتابخانەوە بۆ بیتە حافظ قورئان؟ چ شتێک؟ واتە تۆ قورئانە لەبەر کردووە شانازی دەکەی کە ئەوان پێت دەڵن حافظ، واتە بەوشی حافظەوە شانازی دەکەی. جوانە. تۆ دوای ئەوەی کە بووی بە حافظی قورئانی پیرۆز ئایا نەرمونیانتر بووی لەگەڵ خەڵکی و دڵت بەبەزەیتر بوو یاخۆت پێچەوانە بوو؟ بەبەزەی بوو. بەبەزەی چونکە خەڵکی هەیەە لەوانەیە بڵێن کە مناڵەکانتان منێرن بۆ خولەکانی قورئان، لەوانەیە بڵێن ئەگەر بیانێرن بۆ خولی قورئان ئەوە توندرە و دەرەچن، بە هەمان شێوە تون دەبن لەگەڵ خەڵکیدا. ئایاوە بیر دەکەیەوە لەبەرکردنی قورئانی پیرۆز دەبێتە هۆی ئەمە یان پێچەوانە؟ نا بەڕاستی دەبێتە هۆی ئەوەی کە لەگەڵ خەڵکیدا باشتر بیت. تۆ زیاتر بەبەزەی دەڕوانی، تەنانەت ئەگەر خەڵکی هەیان بێ نوێژ بکە هەیان بێ نوێژ نەکات، باڵا پۆش بن یا باڵا پۆش نەبن، مامەڵەیان لەگەڵ دەکەی بە نەرمونیانی و بە سۆزی. بەڵام پێم دەوتن باڵا پۆش ئامۆژگاری دەکرد. جوان. بەڵام لە هەمان کادا تۆ هاوژیانیش لەگەڵ دەکردن. تونند و تیژ نەبوویت و هەروە ڕەوشتر نەگۆڕا لەبەر ئەوەی کە تۆ بۆ وێ نەبوو بوویت بە کەسێکی گۆشەگیر وەک خۆت مایتەوە. باشە ئایا ئێستا کە تۆ حافزیت هەوڵ دەدەی هاوڕێکانت لە قوتابخانە ئامۆژگاری بکەی؟ هاوڕێت هەیە کە لەگەڵیدا دەست بە لەبەرکردنی قورئان کردبێ؟ هیوا هەیە. لەگەڵ هاوڕێیەکم دەستم بە لەبەرکردنی قورئان کرد و هەردووکمان لە قوتابخانە. چۆن لەگەڵی دەست پێ کرد؟ وە لە منداڵیەوە لە ناوەند بووین ماوەی 4 ساڵ پێکەوە بووین. ناوی هاوڕێکەت چی بوو؟ ئەسما. باشە ئێستا گەیشتە کوێ؟ لەگەڵم ختمی کرد. ئەویش ختمی کرد؟ جوانە. دوای ئەوەی لەبەرکردنت کرد لەوانەیە لە خەڵکیان هاوڕەکانت هەبێ قورئانی لەبەر نەکرد بێ، هەوڵدا پیان لەبەرکەی؟ بەڵێ ئەوانی ژووتیان وەک تۆ قورئان لەبەر دەکەی. جوانە. چۆن بووی لەگەڵیاندا؟ واتە چیت پێ ئەوتن چیتە کرد؟ پێیان دەڵم بڕۆنە ناوەندەکانی قورئان، کان دەڵم کە کاتی تەواوتان هەیە بۆ خوێندن و لەبەرکردنیش هەمووی پێکەوە. لەوانەیە قوتابی تر هەبێ کە پێت بڵێن ئێمە کاتی لەبەرکردنمان نییە و ئەرکی قوتابخانەمان لەسەرە. دەڵم کاتی ئاڕێک بخەن کاتیان هەیە. نمونەت لە ژیانی خۆت بۆ دەهێنانەوە کاتە لەگەڵیان بووی؟ باشە با ئێستا باسی ڕۆڵی خێزان بکەین، هەروەها ڕۆڵی ناوەند لە لەبەرکردنی قورئانی پیرۆز. ڕۆڵیان چۆن بوو؟ ئێستا تۆ لەبەرت کرد، ڕۆڵێکی خێزان بوو، ڕۆڵێکی تریش هی ناوەند. دەکرێت بۆمان باسکەی کە ڕۆڵی خێزان و ڕۆڵی ناوەند چۆن بوو؟ ڕۆڵی خێزان ئەوەیە کە هانت دەدا، ئەوان هانیاندا و ئەوان ئارامگر بوون لە کاتی لەبەرکردنی قورئان. هەروەها ڕۆڵی ناوەندیش بە هەمان شێوە هانیان دەدەین، هان دەرمان بوون. جوانە. باشە من پێش ئێستا پرسیارم لێ کردی لەبارەی ڕۆڵی تۆ لەگەڵ هاوڕێکانت واتە لە فێرکردن. ئایا ئێستا قورئانی پیرۆزیان فێر دەکەی؟ هیچ پێ لەبەرکردوون؟ زانیاری ئاینیان پێدەدەم و پێشان دەڵم کە کچانێک هەن قورئان لەبەر دەکەن، مامۆستاکانم دەڵێن کە منیش قورئان بە کچانی تر لەبەر بکەم. واتە تۆ وانەی بە کۆمەڵت هەیە؟ بەڵێ. وانە لە قوتابخانە؟ ژمارە قوتابیەکانی وانەکە چەندە و لە هەمان پۆلن؟ هەر کام 4 کەس. 4 کەس؟ وانەکە 4 کەسە پیان لەبەر دەکەی؟ دەستت پێکردو لەگەڵیان؟ نا پێیان دەخوێنم. ئێستا تەنها خوێندنەوەیان بۆ ڕاست دەکەیەوە؟ بەڵێ. چەند ڕۆژتون چەندیان خوێندو ئێستا؟ ئەوان بە پێی شێوەی قوتابخانە دەڕۆن. واتە سوورەتی مەریەم. جوانە. واتە ئەو سوورەتەی کە لە قوتابخانە تایبەتە تۆ پێیان دەخوێنیتەوە. ئەی لە ناوەند؟ من مامۆستای بچووکم لە ناوەند. مامۆستای بچووک؟ بەڵێ. کەواتە ئێمە پێویستە دوای بەرنامەی قورئان خوێنانی نەوجەوان بەرنامەیەک تر بکەین بە ناوی مامۆستایانی نەوجەوان. دەکرێت لە بەرنامەیەکتردا لەگەڵ بین. چی بوو؟ کچێک هەیە کە ئێمە هەمیشە پێکەوەین، دەڕۆم بۆ ناوەند و گوێی لێ دەگرم، لەبەرکردنی نوێی پێدەدەم. تۆ ئێستا بە فەرمی مامۆستای لەوێ؟
بەڵێ وانە دەڵێیتەوە پیان لەبەر دەکەی هەروەها باشە چەند قوتابی تەنها قوتابیت هەیە قوتابێکە ختمی کردویان بەردەوامە ناهێشتا بچووکە بچووکە تەمەنی چەندە لەوانەیە 9 ساڵ بێت 9 ساڵ بەدەست بە لەبەرکردن کردو پێی چیتان لەبەر کردو تا ئێستا ئەو لە جوزئی یەکە لە سوورەتی بەقەرە ئەی جوزەکانی کۆتایی نەکردووە ناهێشتا کەواتە تۆ لەگەڵی دەست پێ کردووە هەر لە جوزئی یەکەمەوە باشە با ئێستا بڕۆینە قۆناغی دووهەم بەنەن چی دەڵێ بەدایک و باوکت من سوپاسیان ئەەکەم کە قورئانی پیرۆزیان پێ لەبەر کردم و ئێمە کە حافزی قورئانین تاجی ڕێزیان لەسەر دەنرێت ئێستا دوای ئەوەی کە ئەگەر خوێندنت تەواو بکەی پێت خۆشە بی بەچی مامۆستای بیرکاری کەواتە دەبیتە حافز و مامۆستای قورئان و مامۆستای بیرکاری باشە وتەیەک ئاراستەیەکێ بۆ مامۆستاکەت من سوپاسی دەکەم کە ئەو ئارامگر بوو لەگەڵم ئاسانکاری دەکرد لە تەلەفۆن و گوێ لێ دەگرتم من سوپاسی ئەم شتانە و ئارامگریەکەی دەکەم کەواتە سوپاس بۆ تۆ بەنان خان بۆ ئەم دیدارە ئینشاءڵڵا بە مامۆستای بیرکاری دەدوینینەوە بە مامۆستای قورئانی پیرۆز بە چەندەهانەوە لەبەرکردن بکەی ئینشاءڵڵا سوپاس بۆ ئێوەش بیسەران و بینەرانی بەرنامەی قورئان خوێنانی نەوجەوان بەویستی خوا لە دیدارێکی نوێدا پێتان دەگەینەوە و لەگەڵ حافز قورئانێکی نوێدا وتا ئەو دیدارەش سپاردەی خوا بن والسلام عليكم ورحمة يا حامل القرآن قد خصك الرحمن بالفضل والتيجان والروح والريحان